ئەوەی پامنێری پام لە شاری هەولێر کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. ئازاد سڵاوت لێ بێم کاتت باش دێنە لای تۆ بزانین نوێترین زانیاری لەبارەی ئاگرەکەی بازاڕی قەیسەریەوە چییە بۆمان بخەیت سەڕ و فەرموو. بەڵێ سڵاوتان لەبێتن من لە بازاڕی قەیسەریم دیارە شەوی ڕابردوو کاژمر نێوسی خولەک ئەم بازاڕە ئاگری کرد لە سێلاوە ئاگرەکە تەشەنەی سند بەهۆیەوە نزیکەی 372 دوکان لە بازاڕی قەیسەری سوتاون و زەرەر و زیانێکی زۆر بەر هاوڵاتیان گەیشتووە. هاوڵاتی هەیە 5 دەفتەر 10 دەفتەر تاوەکو هەیە تا 20 دەفتەریشی وەک لێرە ئاماژەی پێدەن هاوڵاتیان زەرەر و زیانیان بەرکەوتووە. دیارە لێرە دوکاندارێکی زۆرەوانەی کە دوکانەکانیان سوتاوە لێرانە ئامادەیان هەیە تاوەکو ئێستا هێزە ئەمنیەکان ڕێگایان نەداوە بە دوکاندارەکان بچن دوکانەکانی خۆیان ببێنن بە حکومەوەی ئاماژە بەوەدەن کە تاوەکو ئێستا لێژنەکانی لێکۆڵینەوە لە بازاڕەکە بەردەوامیان هەیە و لێکۆڵینەوە ئەکەن. دیارە لە شەوی ڕابردووە تاوەکو ئێستا هێزەمنیەکان لێرانە بوونە شەو هاوڵاتیان توانیویانە بەشێک لە کەلوپەلەکانی خۆیان ڕزگار بکەنەوەوانێکەوە لە ئاگرەکەەوە نزیک بوونە، بەڵام ئەوانەی تر کە 372 دوکانە بە تەواوەتی سوتاون زەرەر و زیانی زۆر بەر کاسبکاران کەوتووە لێرانە. دیارە بەشێک لە هۆکاری ئاگرەکان تەشەنەسەندنی ئاگرەکە بە تایبەتی پارێزگاری هەولێر شەوی ڕابردوو ئاماژەی بۆدا هۆکارەکەینە، بەڵکو هۆکاری تەشەنەسەندنی ئاگر بۆ بوونی پەردەیەکی زۆر ئەگەڕێنەوە کەوا لێرە دوکاندارەکان لە جیاتی دەڕاب پەردەیان داناوە. ئەمە وای کردووە کە دوکانەکان یەک لە دواییەک ئاگر بگرن و ئاگرەکە گەورە ببێتن لە کۆنتترۆل دەربچێتن. دیارە لە کاتژمێر 9 خولەکی شەو ئاگر دروست بوو تاوەکو کاتژمێر 12 خولەکی شەو ئاگرەکە کۆنتترۆل کرا. تاوەکو ئێستا شتیمەکان لێرە هەر بەردەوامیان هەیە سەرقاڵی ئەوەن کە زیانەکان بخەملێنن و بە دوای هۆکارەکانەوە. من چەند هاوڵاتیەک لێرە وەرەگرم بتوانم زانیاریان لێوەربگرم لەسەر زەرەر و زیانەکانت. سڵاوت لێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتین زەرەر و زیانەکان چی بەر کاسبکاران ئێرە کرد؟ زەرەر و زیانەکان بەڕاستی زۆرن، ئەوە تەخمین ناکرێن. بەڕاستی دوکانی ئێستا لەوانێ زەرەری 20 دەفتەری دەکرد، هەیە 15 دەفتەر، هەیە 10 دەفتەر، هەیە 5 دەفتەر، یعنی نییە لە 50 ڕەخە دەفتەرێکی کەمتر، ئەو یاری هیچی نەبی. زیاتر دوکانەکان کەلوپەلی چیان تیادا بوو؟ دوکانەکان زیاتر بەڕاستی پێداویستی خەیاتیە، هی ئافرەتان لە پشتەمە بەڕاستی ئێستا فەرعی ماوی بەرگ دروان چایخانەی مام خەلیلی ئەوانەی کە پەردەیان لێدا یەک دوکان سوتای دوکانی پشتێنە ئەوی کەس باشە سەلامەتە، بەڵام پشتمان ئەوانەی کە پەردەیان لێدا هەرەمووی سوتایە. هۆکار چییە کەم ئاگرە گەورانە ئەکەونەوە لە بازاڕەکانی هەولێر؟ بڵێم چێ هۆکار بەڕاستی هەبوونی ئەو پەردانەیە کە دوکانێک دەسوتێ ئەوانیت کە شەمووی گڕدەگری دەدوی زۆر بە سەریعی. پێویست بۆ ناکاڕێنمایەکان تونتر بکرێن بۆ ئەوی ئەم زەرەر و زیان ڕێنمایەنداتە مەلاوانێ مەش مقەسیر بین. زۆر جارێ مەسەلەن برادرانی ئاگر بژێنەوە هاتینە بە هەر دوکانێک دەبی حەریقی هەبی، حەریقی دەوانەیە هەیە تاکتوک دای ناوی بەڵام ئەدامان نەنایە. ولی ئێستا حرسەکان پێش ئێستا هەفتەک پێش ئێستا بەڕاستی حەریقی گەورەیان هینا، بەجارە ئاگرەکان پێ کۆنتترۆل نەکرایە هەتا خەبەری برادرانی ئاگر کوژێنەوە شیان داوانی شاتن بەڕاستی دەستیان خۆشبی، بەڵام هەر ئەوەندەش دەکرێت. ئەمە دەرێن لەوانەیە کەم و کوڕی هەبی، ینی سیستەمی ئاگر کوژێنەوەوان لەوانەیە بە پێی پێویست نەبی کۆ وڵاتانە، بەڵام خەڵکی مەش بەڕاستی کەم و کوڕی هەیە، کەمتەر خەمە، یعنی بەڕاستی دەبتە ڕێگر لە بەردەم برادرانی ئاگر کوژێنەوە. چی پێویستە بکرێ بۆ ئەوی بازاڕی هاوشێوە نەسووتێ دووبارە چکەم ساڵوەکە ببینی چەند بازار ئێستا بەڕاستی سیستەمی ئاگر کوژێنەوەش دانرایە، بەڵام نازانم لۆ ئیژناکە نازانم ئەو سیستەم عەلەساس لە دەرێ مثلا بەرگری شارستانی بێ لێ بۆ ڕیانێت هەیە بێخن لە زۆرە هیچ بێخن نازانم سیستەمەش جارە ئیشی نەکردیە. زۆر سپاس بۆ زانیاریەکان تۆ. بزانم چەند هاوڵاتیەکی تر وەربگرم کە زەرەر و زیانیان پێگەیشتووە لێرە ژمارێکی زۆر لە کاسبکاران هەن کە دوکانەکانیان زیانیان پێگەیشتووە. تاوەکو ئێستا هێزەمنیەکان ڕێگان پێ نادەن کە بچنە ژوورەوە بۆەوەی بتوانن دوکانەکانیان سەردانی دوکانەکانیان بن چونکە بە حکومەوەی تاوەکو ئێستا
بەردەوام لێژنەکانی بەرگری شارستانی سەرقاڵی خەمڵاندنی زەرەر و زیانەکانن بزانم هاوڵاتی تر لێرە وەربگرین سڵاوت لێ بێتن چ زیانێک پێگەیشتووە بە قورعان زیان سێ دوکان هیچم دەرنەچووە بە چەندە خەمڵێنرا و زیانانەی بەر زیاتر سێ دەفتەر دەبیتن تازە ئەشامەتێک کرد ئەشامەتێک لێ بس ئەوە هاتوو ئاگرە بۆ بەو شێوە گەورەیە تەشەنەی سەر بە قورعان پێشە ڕۆژ پێشەوە خەبەرەکیاندانێ گوتیان پەردە و مەردەیەگرنە و قەیسەری بیستیان ئەوەی قرینەی عریقیانیان گوتیان لە بۆ قەیسەینە کو ئاگری بگریتن و ئەو قسانە هەبوو پێشن بەس لە ناکاو دنیا وەختی ئیشای نازم باش ئاگر تێبەر بوو سیستەمی ئاگرکوژێنەوە هەبوو لە نێو قەیسەری هاي لو قسم هندش كلا لو سريكا ناو زين قامت خسري او كم كلا بس اجناك انت مو كلا لقى تعميل كده عندك كلا ئامادەی تیمەکان چۆن بوو لە ئاگرکوژانەوە الان اوان اقل جنو بيم اوان هالجوري قدامت بس جماعتي شرطه مرتولين ده قلت اشاكم اكو تاركين هات سني وهذا شو خديك سكتو لو انا كبس شويه دوکانەکانی تۆ بە تەواوەتی سوتاونی چ دەرنەچووە يتم درنا شويه حتى قسق فيش مرخا سپاس دەکەین زۆر سپاس خی گەورە بۆ خەرەبوو بکاتەوە بەڵێ وەک ئەم هاوڵاتیانە ئاماژیان پێدا کە زەرەر و زیانێکی زۆریان بەرکەوتووە بەهۆی ئاگرکەوتنەوەی شەوی ڕابردوو کە بەڕێژێکی زۆر ئەخەملێدێتن زەرەر و زیانەکان یەک لەو تێبینیانەی کە بەرگری شارستانی لە کاتی ئاگرکەوتنەوەکان هەیەە بۆ هاوڵاتیان کە قەرەباڵغی لەو شوێنانە دروست نەکەن کە تیمەکانی بەرگری شارستانی سەرقاڵی ئاگرکوژانەوەن شەوی ڕابردوو لێرە هاوڵاتیان بووبوونە بربەستێکی زۆر لە تیمەکانی بەرگری شارستانی بۆ پێم نێرمان ئازاد و مەراوەی سپاس بۆ زانیاریەکانت.